بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری سلێمانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر کۆبەوە و تاوتوێی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دۆخی هەرێمی کوردستانی کرد. بە میوانداری بەڕێز سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. ئەنجومەنی سەرکردایەتی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی کۆبەوە و تاوتوێی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کرد. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ با توندی ئیدانەیە و لێشاوە ساختەکاریە دەکات کە پارتی وێچێتی ئەنجامیان داوە و ڕای دەگەێنێت هەردوو پارتەکە بە هەزارەها دەنگی ساختەیان لە بەرژەوەندی خۆیان زیاد کردووە و کۆمیسیۆنی هەڵبژاردننیش لە کاتی خۆیدا هیچ زۆرە ئیجرائاتێکی بۆ ڕێگەگرتن لە ساختەکاریەکان نەکردووە. ئەنجومەنی سەرکردایەتی نیگەرانی خۆی دەربڕی و بە توندی ئیدانەی ئەو لێشاوە ساختەکاری کرد کە پارتی وێچێتی هەر یەکەیان لە سنووری دەسەڵاتیان ئەنجامیان داوە و بە هەزارەها دەنگی ساختەیان لە بەرژەوەندی خۆیان داوە و کۆمیسیۆنی باڵاش لە کاتی خۆیدا هیچ ئیجرائاتێکی پێویستی نەگرتووە بۆ ڕێگرتن لەو ساختەکاریانە. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ ئیدانەی ئەو شێوازی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵاوە کرد و بە گرنگەوە لەسەر ئەم پرسە ڕاوەستا و ئەو ئالیەتەی کۆمیسیۆنی بە زۆرینە و بێ گوێدانە ڕاو سەرنجی پێشنیار و تانەی چوار لە کۆمیسیارەکان بە هەڵەدانا. بابڕیاری نوێنەرانی پارتی وێژێتی لە کۆمیسیۆن لە 96 بنکەدا 119,000 دەنگی ساختە و ڕاستەقینە بەیەکەوە سووتێنرا. کۆمەڵی ئیسلامی ئەم بڕیارەی کۆمیسیۆن ڕەت دەکاتەوە. ئەنجامەکانی هەڵبژاردننی قبوڵ نییە و ڕێکاری یاسایی لەم بارەیەوە دەگرێتە بەر. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ بڕیاری زۆرینەی سادەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕەت دەکاتەوە بە تایبەت ئەو بنکە و سندوقە سوورانەی بەهۆی چوونە ژوورەوەی هێزی چەکداری هەردوو پارتی دەسەڵاتدار کە دەنگی هەموو لایەنەکانیان لەو بنکانە پوچەڵ کردەوە و لە بەرژەوەندی خۆیان ئەم بڕیارەیان کۆتایی پێهێنا. ئەو بڕیارەی کۆمیسیۆنمان بۆ ئەو شێوازی ڕاگەیان ڕەت کردوتەوە و ئەو دەرەنجامانە لای ئێمە مەقبول نین بەو شێوەیە و تانەمان لە دەرەنجامەکانداوە لەو ڕۆژەوە چاوەڕوانی بڕیاری دادگاکەی. کۆمەڵی ئیسلامی سوپاسی دەنگدەرەکانی دەکات و هەموو لایەک دڵنیا دەکاتەوە وەکو ڕابردوو پشتیوانی ستەم لێکراوان دەبێت و دژی ستەم و نادادی دەوەستێتەوە. ئەنجومەنی سەرکردایەتی سوپاسی تەواوی هەموو ئەو هاوڵاتیانە دەکات کە متمانیان بە لستی کۆمەڵی ئیسلامیدا و دەنگیان بە کاندیدەکانیدا. ئەنجومەنی سەرکردایەتی هەموو لایەک دڵنیا دەکاتەوە پشتیوان بەخوا لە ئاستی متمانەی دەنگدەرانی دەبێت و دەنگێکی بوێر دەبێت لە پێناو دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان و وەک ڕابردوو پشتیوانی ستەم لێکراوان دەبێت و دژی ستەم و نادادی دەوەستێتەوە. کۆمەڵ داوا دەکات لە کابینەی نوێدا سیستەمی پاشەکەوت لا ببرێت و مۆرکی حەزبی بەسەر حکوومەتەوە نەمێنێ سەبارەت بە بەشداریکردن یاخود نەکردنیشی لە کابینەی داهاتوو لە کاتی خۆیدا هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت. حکوومەتی ئایندە کاری سەرەکی خزمەتی خەڵک و باشکردنی بژێوی هاوڵاتیان و لابردنی ستەم و سیستەمی پاشەکەوتی موچە بێت و لە پێناو بنەبڕکردنی گەندەڵی و بەرپاکردنی شەفافیەت و دادگەریدا کار بکات و مۆرکی حزبی بەسەر حکوومەتەوە نەمێنێ. سەبارەت بە بەشداریکردن یان نەکردنی کۆمەڵی ئیسلامی لە کابینەی نوێدا کۆمەڵی ئیسلامی پشتیوان بەخوا لە کاتی خۆیدا هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت و بە پێی میکانیزمەکانی خۆی بڕیار لەو بارەیەوە دەدات. کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردننی 3 ئەیلولی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە لیستی سربەخۆ بەشداری کرد. سەرڕای ساختەکاریەکان توانی 7 کورسی بەدەست بهێنێت و ژمارەی کورسیەکانی زیادی کرد. ئەمە لە کاتێکدایە کۆمەڵ ئەنجامی هەڵبژاردننی قبوڵ نییە و لە دەستەی دادوەری هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان تانە لە ئەنجامەکان دەدات. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سەلیم زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕێی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چییە؟ ئەنجامەکانتان قبوڵە؟
منای خی گەورە میهرەبان سوپاس بۆیەوە سەلام و ڕێز و تەقدیرم زۆر بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. نەتیجەی هەڵبژاردنەکان ئێمە لە پێشەوە کاک حەشیم حەقەتەن لە خەم ئەو ئەزمونەی هەرێمی کوردستانین و لە خەم ناشیرینکردنی ئەو ئەزمونەین و میزداقیەتی هەرێمی کوردستان بەدەستەوەی کە ئێمە لە هەموو هەڵبژاردنێکە وەکو بڵێ ئەگەر محاسبەیەکە بێ ناومان چێتە ناو ئەو لیستەوە کە لە ناو هەموو وڵاتان باز دەکرێت کە ئەمە هەرێمی کوردستانە هەڵبژاردننی کردووە و بەو شێوێت تەزویری تیاکراوە یان نیگەرانی خەڵکێەوە خەڵک بەشداری هەڵبژاردن ناکە. هەموو ئەوانە کۆمەڵە پرسی گرنگنیانی بۆ ئاستی نێودەوڵەتی و بۆ ئاستی دەوروبەری خۆمان و جگە لەوەش بۆ ناومێدکردنی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە بە خۆتان دەزانن بەرەی ئۆپۆزیسیۆن و بەرەی خەڵک زۆر هەوڵماندا کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە 12 ئایار کە خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و ئەم جارە سیستەمی ئەلکترۆنیەوە بەو شێوەیان برد کە بردرا و خەڵکی زیاتر ناومێد کردیانی. ئێستا لە هەموو دنیا دەبێ حسابێکی زۆر بۆ ئەوە بکرێت کە ڕێژەی خەڵک لە 665 بەشداری ناکە. ئەمە ڕێژەیەکە لە هەموو دنیا دەبێ حساباتی بۆ بکرێت لە هەرێمێکی 4 پارێزگایی 5 ملیۆن خەڵکی لە 665 بەشدار نەکە. ئەمە چ حکومڕانیەکە و ئەمە سیستەمێکی بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە. لە کاتێکا لە تورکیا لە چەند مانجی ڕابردوو کە هەڵبژاردن کرا لە 186 خەڵک بەشداری کرد. لە ئێران لە ڕێژەیەکی بەرچاو لە 185 بۆ 90 خەڵک بەشداری هەڵبژاردن دەکات چکە ئەمە مافی خەڵکەوە گۆڕانکاری پێدەکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان سیستەمەکان وها ناشیرین کردووە، پرۆسی هەڵبژاردنیان وها ناشیرین کردووە بەرچاوی خەڵکەوە و ئەم جارە ینی ناشرینترین شت ئەوە بوو کە بەکارهێنانی هەویەی شخصی و جنسی عێراقی کە ئەمە وەکو بڵێ لە ئاستی نێودەوڵەتی مەمنوعە دەستکاری ئەوە بکرێت کە ئەمە بەکار بێ بۆ دەنگدەرێک بۆ ئەوەی تو دەنجێک زیاد بێنی ئەمە تەزویر کرێ. یعنی ئەو کاتە سڕێ لە خەڵک دەگری کە ئێستا لە بازاڕەکان هەویە تەزویرکە و ئیشی خراپی پێ بکە و پارە تەزویرکە کەواتە ئەم دەسەڵاتانە نابێت لاوی ئەمانە مەمنوع بێ کە دەکرێت. ینی هەرچی شتی مەمنوعە لە هەرێمی کوردستانە دەبێت ئەمانە وەکو بڵێ مەمنوع نەبێ. ینی ئەوە بۆیە ئەمە ناشیرینکردنی ئەم پرۆسەیە و ناشیرینکردنی ڕووی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵ ینی پێ دوای ئەم جارێکێتی و پارتی بەم سەختەکاری کە ئەنجامیاندا ڕووی هەرێمیان چ لە ئاستی ناوخۆ جگە لە ئاستی ناوخۆ لە ئاستی هەرێماتی و نێودوڵەتیش ناشیرین کردووە بەم تەزویری کە ئەنجامیاندا؟ بەتاکید ئێستا لایەنەکان ینی لەسەر ئاستی عێراق داوایان تۆمار کردووە کە ئەمە ناکرێت جنسی و نفوس تەزویر بکرێت لە بازار بکەوێت بەدەست خەڵکەوە بێ بەو شێوە. بەتاکید نوێنەری لایەنەکان قونسوڵیەکان هەموو لێرن بۆ ئەو باش دەزانن و دراوەتە دەستیان و ئەوان بە دوواداچوونیان بۆ کردووە و لەسەر خاڵی هەرە گرنگیش بەنسبەت ڕێکخراوەکان ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی چ لە دەرێت چ لە ناوێ تەمەشایان کردو ئەو ڕێژەیە نییە کە خەڵک بەشدار دەکاوە لە کاتێکشە ڕێژەی دەنگدان بەرز بۆتەوە بۆ 158 و ئەمە شتێکی وەکو بڵێ نەخوازراوە لەلایەک لەولا خەڵک بەشداری ناکە لەولاش ڕێژەکە بەو شێوە بەرز دەبێتەوە. ئەمجا کا حەکیم لا تا سەعات 12 نەتیجیان بەراو کردو کۆمیسیۆن نەگەیوەتە 115 نەگەیوەتە 120 هیچ پارێزگایەک نەگەیوەتە 129 لەو دەورە بوو. ینی ناکرێت بە 4 سەعات بگاتەوە 158. ئەمان هەموو نەتیجەی هەڵەن ینی خوێندنەوەیکی ناواقعی بە دەوروبەری خۆمان دەدەین کە ئێمە نەمانتوانیوە و خەڵکمان بێزار کردووە و خەڵکمان ناومێت کردووە. ئەم جارە ئەوەی کە هاتۆ بەشداریشی کردووە بەو شێوەیە. ینی تو ناکرێ ئەم لایەنانەی کە لە دەسەڵات نین و تەزویر ناکەن و هیچ کاتێک پەنامان بۆ تەزویر نەبردووە بێ منافەسەیەکی ئەم تەزویرە بکەیت جگە لەوەی کە بە ڕسمیش ئەوە خەڵکەکە ئەوەی کە هەیەە بەو شێوە کە دێنە سەر سندوق چەندجار دەنگی پێدەدەن و لە تایبەت دەنگ دەداوە دێ لە گشتی دەدەن لە 140 دەنگ دەدا دێ لێرە دەنگ دەدا. ئەمانش هەمووی بە قوربانی وان بێ هێشتانەکە بۆ ڕازی نەبی بێنی ڕێژەی کورسەکانت بەرزکەوە بۆ ئەوەی کە خەڵکی خۆیان بەشدارکەم زاو خەڵکی خۆشیان منەتی ئەم 30 ساڵی بەسەرا دەکەن کە موچەی هەیە کە تەعین بۆ کەما ئیستحقاقی خەڵکە ینی بۆ تو موچەی هەرێمی کوردستان
بودجەی هەرێمی کوردستان دەکەی منەت بەسەر خەڵکە و خەڵکی لا دەبێ بێ ئەگەنەیە موچەکەی دەبرن هەر یەکێک لەوانەی کە ئینتیمای بۆ ئەم دوولایانە هەبووە بزانن کە بەشداری هەڵبژاردننی نەکردووە یەکسەر موچەکەی دەبرن یەکا کشتیوالی چووی دنیا هەیە ئەگەر نهاتووە ئەمە بۆیە هەموو ئەوانیان بەکارهێنا ئەو وەسائلانە جگە لەوەش ینی مەسلەی بەکارهێنانی ئەم هەویەی شخصی و جنسی عێراقی بۆ دەنگدان و بۆ تەزویرکردن بەڕاستی ئەمە شتێکی زۆر ینی زۆر نەگونجاو و ناڕێک و ئەوەش بە خەڵک دەڕێ کە کاکە ئێوەش هەرچی بۆتان دەکرێت لە بازار پارە تەزویرەکەن بان دروستەکەن هەویە بەو هەویە خەڵکە کوژن دزی پێ دەکەن هەرچی ئەوە دیارە دەسەڵات ڕێی پێدا و دروستی کرد زۆر باشە بەس ئەوەی کە مەسلەی ساختەکردنی جنسیە و مەسلەی ناسنامە تا چەندێک ئەو خەڵکی کە بەشداری نەکرد دوو جار زیانی کە جارێکیان کە خزمەتی باردوو پارتە دەسەڵاتدارە کرد کە بەشداریان نەکردووە باسی لەوە دەکرێت ئەوانەی کە بەشداریان نەکردووە جنسیە و ڕەگەزنامە بەناوی ئەوانەوە دروست کراوە لە داهاتوودا ڕەنگە کاری تاوانکاری پێ ئەنجام بدرێت لە دوو ڕوانگەوەی کە بەشداری نەکردووە زیانی نەکردووە بەخۆی ئەوە گرفتێکی گەورەیە کە خەڵک ڕێبەوە دەدا خەڵکی هەرێمی کوردستان باش دەزانێت کە ئەگەر ئەو نەچێ لە زیاتی ئەو دەنگ دەدرێ ئەو باش دەزانێت ئەوان ئەو سجلانیان لایە دیراسی باشیان لەسەر کردووە کە یەکێک چەند جار نەچووە لە چەند هەڵبژاردن بەشداری نەکردووە جگە لەوەی کە ئێستا حساباتی ئایا دەچێ ناچێت تەسەور دەکەن کە ئەگەر بەیانەکەی نەچێ بۆ پاژنێوەڕۆیەکەی سەعات دووسێ ئەوانەوە تەزویریان بۆ دروست کردووە یعنی ئەمانە دەواازەکردنەوەیەکە کە ئەو خەڵکەی بەشداری ناکاوە ممارەسەی ئەم حەقەی خۆی ناکە دەرگە و دەواازەیەکی گەورە دەکاتەوە بۆی دەسەڵات تەزویر بکات چکە ئەگەر بەناوی وانەوە تەزویر نەکرێ ئەوان تەزویرە لەکوێ دەکەن چۆن ناتوانن بیکەن تا حدێکی زۆر نوێنەری لایەنەکان ئێمە تەنسیقێکی باشمانە بوو لەسەر سندوق و ڕێمان لە هەموو ئەوانە گرتووە بەڵام بەوەی کە بە ناوی خەڵک و ناوی هەیە لەوێ و بەو ناوە تەزویر دەکرێت ئەم پێم وایە بەشێکی دەگەڕێتەوە بۆ نەچوونی ئەو خەڵکە و ناومێدکردنی ئەو خەڵکە کەوان ئیشیان لەسەر کردووە یعنی ئێمە زۆر جار ئەوکو دەڵێ خەڵکەکە دارەکە بۆ خۆی دەداتام دەسەڵاتە کە ئەو تاوانانەی پێ بکە ئەمە بۆیە ینی تاوانێکە کە بەشێکی خەڵکەی کە ناچیان باوەڕی پێین یان پێی وایە گۆڕانکاری ناکرێت ئمە قەنەعەتمان وا بۆ گەرە خەڵکە بەشداری هەڵبژاردنەکەی بکرێ بە هەر جۆرێک ئەگەر هەر ناوەکەی سەحلێ بدایە و هەر ئەگەر هینەکەشی بسووتاندایە زەربی لێ بدایە هێشتا باشتر بوو لەوەی کە هەر نەچێ بۆیە ئێمە پێم وانە گۆڕانکاری کا حەچیم بەوەی کە خەڵک لە ماڵە پارداتەوە یەکێکە گۆڕانکاری بۆ بکە ئەو تەسعی بەرەی ئۆپۆزیسیۆن ئەو لایەنانە بەڕاستی بەجددی ئێمە 4 ساڵە لەسەر خەت بووین ئەمانش دەبێت هاوکار بن چکە ئەم پرۆسی گۆڕانکاری پێویستی بە تاچی هەرێمی کوردستانە تیای بەشدار بێت چکە مادام ئەمان نیەتمان لێناوە بە دەنگ بیگۆڕین پێویستە خەڵک تیای بەشدار بێ و ئەم گۆڕانکاریە بکە یعنی ناشکرێت و لەم هەموو لایەنە قەنەعەتت بە هیچ کەس نەمینێ ئەم پێم وایە ئەوە مەویستێکی زۆر خەتەرە بۆ ئەم کۆمەلگایە کە لە کاتێکا کۆمەلگا باش دەزانێن نە سەروەت و سامانی ماوە نە کارەبای ماوە نە مەشروعی ماوە نە خزمەتگوزاری ماوە هیچی نەماوە ئەتوش لێی بێدەنجی ینی کەواتە تو دەبەی 10 سەڵات وەرە زیاتر فشاد لەسەر و خەڵکەکە و داهاتی هەرێم بۆ خوێندنگایەکان و خەستەخانەکان هەمووی بەو دەردە بردراوە کە ئێستا فەقیرێک نییە عملیاتی تیا بکە بۆی ئەمانە خەڵک تیای بەشدارە من پێم وایە بۆتە وەکو فەرز الکیفایە لەسەر ئەم خەڵکە کە ئەگەر ئەمە نەکرێەوە گۆڕانکاری لەوەیان نەکا هەمومان تیای خەتابارین لەو بەڵێ مەبەستمەوە بوو ئەوانەی کە بۆنونە بەشداریان نەکردووە کە ناسنامە و ڕەگەزنامەی ساختە بەناویانەوە دروست کراوە ئەگەری هەیە کە بەناویەوەنەوە کاری تاوانکاری ئەنجام بدرێت دوجار لەمڕۆژەوەی کە بەشداری نەکردووە زیان ناکات جگەلەوەی کە مەسەلەن وای کرد کە ئەم دەستەڵاتە بمێنێتەوە بەشێکی پەیوەندی بەوەیە کە بەڕاستیەوە خەتەرەیان ئێستا و هەویانەی کە دروست کراوە لە بازار بەڕاو دەبێتەوە لای ئەو خەڵکە بەڕاو دەبێتەوە وەسبێنەوەی بێت تاوان کار بەوە تاوان دەکات ناوی خۆشی نییە و بە ڕاستمی خۆیتی و بەڵاوی دەکاتەوە ئەوە ئەمە خەتە بەستاوانی گەورە من پێم وایە کا حەچی پەیوەندی بە گۆڕانکاریەکەوەیە کە من پێم وایە ئەم هەرێمی کوردستانە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە گچکەبوونەوە و لە بەردەمی مەترسیەکەدا بە کۆی خەڵکەکەیەوە چکە تا ئێستا لە ماوەی ئەو 27 ساڵەیانی ئەوەندەی خەڵک زەرەری کردووە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی قوتابخانەکانەوە کە ئێستا خەڵک باش دەزانێ هەموو قوتابیەکانیان کوڕ و کچیان لەکوێ دەخوێنن ینی و بەچی هەموو شۆ دەکەن کوا خزمەت گوزاری بۆ قوتابخانەکان کوا دەرس و دیراسە لە ناو قوتابخانەکان کە ئەگەر
هاتو ئەم وەزعا بۆ بەو شێوە بەردەوام بێ نەوەی داهاتوو دەبێت چ بەرهەمێکیە بێ بۆ ئەم کۆمەلگایە و بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە کە بەو شێوە نەپەروەردەکرێ نە خوێندنی بمینێ ئەمجا بڕۆ خەستەخانەکانمان بزانە تووشی چ دەردێک بۆ ینی دا و دەرمانمان خەڵک کوێرەکە خەڵکە کوژێ و هەموو توزارەتی پێوە دەکرێت ئەو خەڵکە ئەم پێم وایە بەشێکی لەوەیە کە پەیوەندی بە هەموو خەڵکەوەیە زۆرێک لە پاڵدانەوە زۆرێک ینی ئەگەر تعبیری بێ بڵێن نووسووە ینی خەڵکەکە دەبێ بە خەبەر بێ و دەبێ گۆڕانکاری بکە ئەمن زۆر زار دەڵێم ئەم دەسەڵاتە ئەگەر بیبێ هەر وڵاتێککە خەڵکی ئەم وڵاتەمایان قوبوڵ نییە هەر لێی قوبوڵ ناکەن هەر هەبێ بەو شوێ ممارەسەی دەسەڵات بکات سزای ئەوەی بێ لەسەر تاکی خەڵک گرفتی بۆ دروستکە گفرت بۆ وڵاتە دروستکە بۆی ئەمانە ینی لە هیچ وڵاتێک جێ نابێتەوە شێوازە حکومڕانیە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر تەبیعیە لەبەرەوە خەڵک دەڵێ ئاگرە سوورە لە خۆم بە دوورە دەست بە کەڵای خۆتەوە بگرەوە عینی کۆمەڵێ شتیانێ ناوەتە ناو خەڵکەوە ناومێدیان کردووە خەڵکیش بە تایبەتی پێی وا دەنام کۆمەلگا بەوە پێش ناکەوێت و کۆمەلگا بە هیچ کاتێ لەوە ڕزگاری نابێ ئێمە دەبێت تێبگەین لەوەوەنەوەی خۆمان حالی بکەین خەڵک پێشان نەوەی جیلی ڕابردوو ئامادە بوو تەسحێبدا ئامادە بوو شەهید بێ ئامادە بوو بچێتە ئەو چیا دەستبەرداری هەموو ژیانی خۆی ببێ فیسەبیلی ژیانی ئەم خەڵکە و گۆڕینی دەسەڵات لە کوردستان و لە عێراقا ئێستا کوا ئەم ڕوحیەتە ماوە ینی بۆ نەماوە ئەمانەم ڕوحیەتان زۆر بەسەبری لە ماوەی 27 ساڵە لە خەڵک دەرێنا لە نەوەکانمان دەرێنا بۆیە ئێستا خەڵک ئەوەندەی پەنا بۆ ڕۆیشتن و دەستبەرداربوونی هەموو هەرێمی کوردستان دەبێ ئەوەندە ئامادە نییە تەسحێبدا و بگۆڕێ یعنی ئەگەر بە دەنجێکیش بێم پێم وایە پێویستی بەوەیە کە خەڵک لەوە وشیار بێتەوە و ڕێنەدا بە ناوی ویەوە تەزویر بکرێ ئەجا ئەو دەنگ بەچێ دەدا مشکلە نییە دەنگەکەی دەسووتێنە مشکلە نییە بەڵام ناکرێ ڕێژەی دەنگدەر ببێتە 135 بەڵ زۆر باشە بەس سپارت بە کۆمەڵی ئیسلامی ئێوەکو کۆمەڵی ئیسلامیەوە ئەنجامانەی کە ڕاگەنرا ئەنجامەکانتان قبوڵە یاخود قبولتان نییە و تانە لەو ئەنجامانە دەنن کە کۆمیسیۆن ڕاگەاندووە بەبێ تەنان نوێنەرەکانی پارتیویەکێتی لە کۆمیسیۆن قبوڵیان کردووە ئەمە شتێکی بەڕاستی نەخوازراوە بوو و نەدەبووە ئەوە بێەوە کۆمیسیۆنی باڵا لە بەردەمی تەجروبەیەکی نوێدا بوو ئەوم خەڵک چاوی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو کە بە ڕاست و دروستی ئەو نەتیجانە بە ئەنجام بگێنن و لێکۆڵینەوە لە سندوقەکان بکەن و نەکەونە ژێر فشاری ئەم دوو دەسەڵاتەوە کە ئێمە کۆمیسیۆن دەڵێن کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی ینی ئەم ناوە دەبووە ئاگایان لەو مەسەلێ بێ ینی ئێمە هەر بۆ خۆی لە سەرەتای ڕێنەگرتن لەم تەزویرە بەو شێوەیە و ئەمجا دوای ئەوەش ئیعلانکردنی ئەم نەتیجەیە کە تو بەبێ لێکۆڵینەوە لە سەعات 12 شەوان ڕای دەگەێنی و پرسوڕا بەم لایەنەکانی کە ناکەی و لە دوی چارەسەرێک ناگەڕی کە بە هەموو لایەنەکان بگەنە قەنەعات چارەسەرێک بکرێ هەموو ئەوانە نەکراوە ئەو دەنگەشی سوتاوە ئەمان لەبەرەوە لایەنی پارتی و یەکێتی زۆر منەتیان پێ نەبوو مادام هی ئەمەشی لەگەڵ بسووتێ مشکلە نییە ینی ئێمە بۆ بازی سووتان و تەزویری وان بدەین ینی لەبەرچی لایەنەکانی کە بۆ بە دەبوایە هیوان بسووتێ لایەنەکانی کە نەسووتێ و نەتیجەکەش بەڕاستی بەم هەموو تەزویرەوە و بەم هەموو بارودۆخە نەخوازراوەی کە لە هەڵبژاردنەکانە ڕوویداوە هەتا ئەوانش بەر لێدان و هەڕەشەکردن و ئەمجا چوونە سەر بنکەکان و داخستنی بنکەکانی چۆن دەبێت لەمە خۆش بی ئەتو دوای ساڵ بژارنێشکە دەکەی وەچە چۆن خەڵک متمانی پێ بدیسان باسی هەڵبژارنێشکە بکەی بۆیە ئەوە نەتیجەکە لای ئێمە بەڕاستی قبول نەکراوە ئێمە تانەی لێ دەدەین و داوا خەیت دەکەین لەسەر ئەم نەتیجانە بەڵێ ینی پێ دوایە کاریگەری دەبێت بەڵگەتان لەبەردەستدا ئەگەر ئیش لەسەر بەڵگە بکرێ ئێوە کە تانە لە دەستەی دادوەری هەڵبژاردن لە دەستگای پێراچوونەوە سێ ڕۆژی داناوە بۆ لایەنەکان کە تانەی لێ بدەن پێ دوایە ئەنجامی دەبێت یاخوو بەڵگەی پێویستان لەبەردەستدایە وڵی ئەمن بەنسبەت ئەنجامەوە ئەوە دیارە دادگا و کاتە بڕیاری خۆی لێدا ئەوانش ئێمە ئەو ڕێکارە یاسانیان دەگرین هەمووی دەخینە بەردەمی بەرپرسیارەتیەوە چکە ئەمە دێشتەیە هەم کۆمیسیۆن لە بەردەمی بەرپرسیارەتیە هەم دادگاکانش بەڕاستی لە بەردەمی بەرپرسیارەتیە کە ئەوان چۆن مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخە دەکەن ئەو کاتە ئێمە بۆوانی لێ دەگەڕین بەڵام ئەو ڕێکارە یاسانە دەگرینە بەر کە ئەوانش بەرپرسیارەتیان لێ ئەنجا ئێمە ئەم لایەنانە بەڕاستی واز لەوە نایێنین ینی ئەمانە دەبێ ناکرێت لە هەرێمی کوردستانە ئێمە لەم قەسیانە بێدەنگ بین و چاوپۆشی لێ بکەین ئێمە بۆ دروست نەبوو چاوپۆشی لەم هەموو گەندەڵیە و لە تەزویر و
و ئەو کاتەش قسەمان دەبێت لەسەر مەسەلەی دادگاکان ئەگەر ئیجراعات نەکرد. بەڵێ بەڵام ڕەنگە پرسیارەوە بکرێ بۆچی ئێوە دژی ساختەکارین بۆ نمونەیەکەتان لە کۆمیسیۆن ئەم بەدەنیە واژۆ بکە بەڕێز دەڵێ ئەمە جامانەی کە کۆمیسیۆن بە زۆرینەی سادە پەسەندی کردووە قوبوڵتان نییە لە کاتێکە کورسیتان زیادی کردووە بۆچی ئێوە دژی ئەم ساختەکاریە؟ وڵای ئێمە ئەگەر کورسەکانمان چەند دووقاتیش زیادی بکردا ئەمە مەسلەی ناکرێت لە تەزویر بێدەنگ بینێ هیچ کاتێک ینی کۆمەڵی ئیسلامی لەو قەزیانە بێدەنگ ناوێ ینی لە هەر شوێنێک بێ کە تەزویر کراوە ناحەقی کراوە نەعەدالەتی کرا چونکە من پێمان وایە ئەمە شکستێکە بۆ هەرێمی کوردستان و ناشرینکردنی وەکو بڵێ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە ئێمە هەرچی لە داهاتووە پەرلەمان و حکومەت و هەمووی لەسەر ئەم نەتیجانە بنیاد دەندرێت و پێ دوابێ کە ئەمە تەزویرە و تەزویرە کراوە ئەوم وەرگە و دەلیلشمان لەسەرە ئەدیەگەر ئێمە لی بەجواب نینێ چێ بە لی بەجواب بیان ئێمە بەڕاستی خۆمان بە بەرپرسیارەتی دەزانین و ئادای ئەم بەرپرسیارەتێ دەدەین و بەرساوی خەڵک ڕوونەکەینەوە و لەوانش بێدەنگ نابین بەڕاستی ئێمە بۆ لایەنێکی سیاسی کە ئێمە ئەگەر ئێمە بخۆمان بە هیچ کاتێک دەستمان بۆ تەزویر نەبردووە دەستی بۆ نابین و ئەوانش باش دەزانن لە هەموو شوێنەکە لە سەردەمی ڕابردووشە زۆر جار دەیانگوت نیوەی ئێمەونی ئەو کاتە باسی ویان دەکرد بە ئەو وەرەخانە تێکەین ئێمە قەنەعەتمان بۆنە بۆ وتمانە قەنەعەتمان بە یەک دەنجی تەسویر نییە و هیچ کاتێکی دەستمان بۆ نەبردەوە بۆ یەک دەنجی تەزویر بۆیە ئێمە چاوپۆشیش لەوە ناکەین پێمان وایە کە بە تایبەتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی ینی دەبواە لە یەک سندوق خۆش نەبێت کە تەزویری تایە ئەوە شەفافیەتەوە ئەوەش عەدالەتە بۆ دامەزراندنی حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە 1970 کە پارتیویکێتی نوێرانی پارتیویکێتی لە 96 بن کە سووتان دوێنە بەرپرسانی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ دەڵێن نزیکەی 10,000 دەنگی ڕاستەقینەی کۆمەڵ بۆ هۆیەوە سووتێنراوە پێتان وایە گەر ئەمە لێکۆڵنی و جدی لەسەر پێ کۆمەڵی ئیسلامی ئەگەرێکی بەهێز بوو کە کورسیەکانی ببێت بە 8 کورسی؟ ئێمە لەسەرەوە ناڕزاییمان لەسەرەوەیە کە ئێمە تەزویرمان نەکردووە و لایەنی چێ تەزویری کردو با دەنجی ئەو بسووتێ بۆ دەنجی ئەمە بسووتێ بۆ دەنجی ئەو خەڵکە بسووتێ یعنی سبەی ئەگەر ئەمە دەبێتە نەریتێکی خراپ بۆ داهاتوو ئەگەر بزانن دەنجی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یان هەر لایەنێککە جگە لەوان دەنجی لە منتیقەیەک زیادە بچن تەزویری تێ بکەن بۆی دەنجی هەمومان بسووتێ ئەمە بەڕاستی نەریتێکی خراپە کۆمیسیۆن دایدێنێ ئێمە قسەمان لەسەرەوەیە کە چێ تەزویری کردووە مادام ئیسپات بووە لەسەری ئەمە هەر دەبواە بە پێی یاساکانی کۆمیسیۆن تەعاملی لەگەڵ کرێت چکە ئەو لایەنەی بەزەقی و بە بەرگە و دەلیلەوە تەزویر دەکرێت و چۆن بەشداری سبەینێت ئەو تەعاملی لەگەڵ دەکەی من پێم وایە دەبواە بڕیاری جدیان لەسەر ئەو لایەنانە هەبووایەوە مەحرومیان کردا لە کۆمەڵە شتیانی ئەمە چکە تەزویرە و دەستبردن بۆ تەزویرە ئەمە نەریتێکی زۆر زۆر خراپە و دەبوا ڕێی لێ بژیرە و بدرێنە دادگاش بۆ تەزویریان چێ تەزویری بۆ کردوون ئەمجا بێن ئێمە دەنج هەمووی بسووتێنن ئەوە بەڕاستی شتێکی نەگونجاوە و دەنجی لایەنەکانی کە چتاوانیە دەنگدەرەکانی کە چتاوانیان هەیە ئەمە ئێستا دەنجی ئەو خەڵکە ئێستا کۆمەڵی ئیسلامی بەلای کەمەوە 12,000 و بەڵکو و زیاتریش دەنجی سوتاوە باشەکە و دەنگە ینی ئەم هەموو خەڵکە هاتووە دەنجی دا و ئەزیەتی کێشاوە ئێستا کۆمیسیۆن بە چه حەقێک ئەم دەنگانە دەسووتێنێ و لەبەرەوەی کە پارتیان یەشێتی تەزویری کردووە با دەنجی وان بسووتێنێ ئەمە عەدالەتەوە ئەمە حەقە لە هەموو شوێنەکان هەر لایەنێک تەزویری بکردایەوە ئەوە ڕێ لە دەگرێت لە تەزویرکردن بەڵام ئەوە نەریتێکچکە دادەنێگەر دەنجی هەمووی بسووتێنێ لەو شوێنانەی دەنجی وان کەمێ بچن تەزویر بە ئاشکرا بکەن بۆی دەنجی لایەنەکانی کە بسووتی بەڵێ بەس پێتان وایە ینی ئێستا بۆ نمونە پارتی 45 کورسی هێناوە یەکێتی 21 کورسی پێتان وایە بەشێکی زۆری ئەم کورسیانە یاوان کورسی تەزویری و ساختەیە؟ وڵاکە حەکیمە و دەنگە دەبێت بزانین ئەوە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەی لە 92 ئەوان تەعینیان کردووە ئێستا ئیجباری دەکەن کە دەبێت دەنگ بوان بداوە محاسبەی لەسەرەوە مراقبەی لەسرە بە جددی و بە دووشیا دەگەڕێن ئەو بەشێکی ئەو دەنگەیە بەشێکی دەنجی دووبارەیە و سێبارە و دەبارەیە بەشێکی ئەوەیە کە ینی تایبەتەکان دەنجی دا و دێتە لێت دەنگەدا لە 140 هاتووە دەنگی داوە و سووریا و تورکیا و ئێران و ئەوانش دەنجی داوە بەشێکی زۆریش ئەمە یعنی من قەنەعەتم وایە
باای 20 کورسی ئەمان تەزویریان لەبەردەستە بە حاضر جگە لەو تەزویرەی کە بە هەویە و نفوسی تەزویر دیسان تەزویریان کردوتەوە یعنی هەر ئەو دەنگەی کە دەنجی دووبارەی پێدەدەن و لە شوێنی کە دەنگەدا دوێ لەوێ دەنگەداتەوە زمینە سازیان بۆ کرد هەویان بۆ دروست کراوە لەبەرەوە هیچ مانعێک نەبووە کە سووری بێ دەنگ بدا تورکیایی بێ دەنگ بدا کوردی ڕۆژهەڵات بێ دەنگ بدا یعنی ئەمجاهی عێراق بێ دەنگ بدا هیچ هەویە و ئەوەی پێ بووە و هیچ سیستەمێکیش نەبووە ڕێ لێ بگرێ ئێمە بەڕاستی داوامان کرد کە کۆمیسیۆن تاکید لەسەر ئەو سیستەمەی ئەلکترۆنی بکە هەتا ژمارنەوەی دەست ئەو کاتە ڕێگری لە زۆر شت دەکرد بەڵام ئەوان نەکردو ئەمجا لەگەڵ ئەوەشدا تو ئەم هەموو تەزویرە بکەی ئەگەنا خۆ دەنجی حەقیقی پارتی و یەکێتی ئەگەر بە خزمەت بێ وەگە بە خۆشەویستی خەڵک بێ قەنەعەتیان وا بوایە کە خەڵک بە ئەوەی کە هەیەە ئەم 45 کورسیە باوەڕ کە پارتی نەیەکێتی دەستیان بۆ تەزویر نەدەبرد بەڵام قەنەعەتیان وانە و شوێنەکانیش کەوان لی باڵا دەستنین هەردووچیان گلەییان هەیە پارتی گلەیی لە دەڤەری سلێمانیە کە یەکێتی تەزویری کردووە و یەکێتی نیشتیمانیش لە دەڤەری پارتی گلەیە کە تەزویر کراوە و دەنگەکانیشیان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لێرە ئەوەندە دەنگەی هێناوە بۆ لە سلێمانی ئەو دەنگە دێنێ پارتی دیموکراتی کوردستان بۆ لێرە زۆر دێنێ بۆ لە سلێمانی یعنی هەر پارتی دیموکراتی کوردستانە لە نێوان دوو مەحافەزە دەنگەکە 1970 دەگۆڕێ بۆ ئەوهایانی بەڵ زۆر باشە بە سەباردوەکو کۆمەڵی ئیسلامی ئێوە کە دەنگتان زیادی کردووە لایەنەوە پۆزیسیۆنەکانی کە بڵین هەمویان کورسیەکانیان کەمی کرد بە زێوەکو کۆمەڵ کورسیەکانتان زیادی کردوەکو کورسی ئەمەواتان لێ دەکات کە لە هەڵوێستەکانی ڕابردووتان پاشگەز بنەوە تووشی جۆرێک لە مەغروری بین نا بە تاکید کۆمەڵی ئیسلامی هەروای بیر نەکردوەوە بە هیچ کاتێک نە بە کەمی کورسی نە بە زۆری کورسی ئێمە ئەو سیستەمەی کە لەسەری و قەنەعەتمان پێ قیادەی کۆمەڵی ئیسلامی قەنەعەتی بەوەیە کە ئێمە گە 50 کورسیشمان هەبێ هەر لەسەر ئەو ئەساسی عەدالەت و چاکسازی و خزمەتکردن بە خەڵک دەڕۆین لێشی تەنەزول ناکەین ینی و خەڵکیش دنیا دەکەینەوە دەنگدەران دنیا دەکەینەوە ئێمە بۆ مەرامی حیزبی و شەخصی دەنگ کۆ ناکەینەوە بۆ چاکسازی لەم هەرێمی کوردستانە دەنگ کۆ دەکەینەوە و پێشمان واچاوە هەموو کاتێکیش هەموو هەوری جددیمان داوە لەگە پارتی لەگەر یەکێتی کە باوان چاکسازی بکەن و چی کە هەرێمی کوردستان ئەوانە ڕوە و هەموو ئەو گلەی و ڕەخنەی ئەمانش لە ئێمەیانە هەر لەسەر ئەوەیە ینی ئێمە لە حکومت بووین لە دەرەوەی حکومت بوون ئۆپۆزیسیۆن بوون زۆر بە درسۆزانە تەرحی خۆمان کردووە پرۆژەمانەوە بۆی چاکسازی بکرێت ئەوانش باش دەزانن کە ئێمە درسۆزانە لەسەرەوە بۆ هەرێمی کوردستان ئامادەین هەموو تەسحیەک بدەین و هیچ یەکیش لەوانە کاریگەریمان لێ ناکە ینی ئێمە گەر بڵین 50 کورسیمان هەبێ 25 کورسیمان هەبێ واز لە داواکاریەکانی خەڵک بین و ئەم هەرێمی کوردستانە لێگەڕین بە وەکو دەڵێ بە ئەمان نەگا ینی ئێمە هەرێمی کوردستان زانین لە قەیرانێکی گەورەدایە و لە بەردەمی مەترسی زۆر گەورەدایە و بە بەردەوامیش لە حالەتی گسکەبوونەوەدایە ینی ئەگەر تەمەشاکەی لەگەڵ 5 ساڵ پێش ئێستا لەگەڵ 6 ساڵ پێش ئێستا وەزی هەرێمی کوردستان گەیوەتە کوێ یانیسان وەکو دەڕێ گریانی بۆی دێم هەرێمی کوردستانە ئاوای لێبێ کە لە بەغداوە داهاتن لێرە حکوومەتیان دروستە کرد و وڵاتان هەموو داهاتن لێرە پرسوڕان بە هەرێمی کوردستان بوو و لێرە وەفدەکانیان داهاتە ئێرە پێش بەغدا سەردانی هەرێمی کوردستانیە ئێستا هەموو ئەمانە نەماوە ینی یەکەوانە نەماوە چێ وای لێ کردووە خۆ کۆمەڵی ئیسلامی وای لێ نەکردووە پێمان وا بوو ئەم هەرێمی کوردستانە لە باتی بەرەو پێشی بەرین ئێستا بەرەو دواوە گەڕاوەوە بۆی ئەو دەسەڵاتی کە هەبووە حکومڕانی ئەم هەرێمی کوردستانی کردو بەڵێ کەواتە دڵنیایی دەدەن بە ئەوانەی کە دەنگیان پێداون وەکو 4 ساڵی ڕابردوو بە بوێری و ڕازگۆیەوە سیاست بکەن بە تاکید ئێمە وەکو دەڵێ لە فاریزەیەکی ئەمە خۆش نابین و تەنەزولیشی لێ ناکەین و خەڵکیش دنیا دەکەینەوە ئەوی دەنجی پێداوین ئەوی دەنجی پێ نەداوین بۆی دنیا بن کە هەرێمی کوردستان زۆر سەرڕاستانە تەعامل لەگەڵ ئەو بارودۆخی هەرێمی کوردستان دەکات و زۆریش خۆمان بە درسۆز دەزانین بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان کە بەڕاستی بەرەو ئاڕاستەیەکی باشی بەرین و هەموو جهدێکی خۆشمان سەر بدەکەین و ئێمە هەمان شێوەی ڕوحێتی لە حکوومەتە چۆن تەعاملمان کردووە لە دەری حکوومەت چۆن تەعاملمان کردووە واش تەعامل دەکەین. بەڵێ سەبارەت بە مەسەلەی حکوومەت ئایا کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ نەیتوانی بڕیار بدا یاخود هێشتا کانجامەکان پەسەند نەکراون و دادگا بڕیاری لەسەر نەداوە پێتان وایە زووە بۆ بڕیاردان لەسەر مەسەلەی بەشداریکردن یاخود نەکردن لە حکوومەتدا؟ وڵاهی بارودۆخی هەرێمی کوردستان و
پێکهاتەی حکوومەتی داهاتوو من پێم وە وەکو پێشوونیە ینی بە تاکید و لە ڕووی ئاستی نێودەوڵەتی زۆر ئاستی دابەزیوە لەگەڵ عێراق زۆر فشاری عێراقی دەکەوێتە سەری دوای دروستبوونی کە سبەینە حکوومەتی عێراقی دروست دەبێ و هەرێمی کوردستان لە کابینەکانی ڕابردوو 44 وەزارەت و کابینەی وەزارەتی بۆ ئێستا هاتە سەر 22 لەو 22 پێم وایە دەبێ زۆر گسکەی کاتەوە بەقەدەر ئەوەی کە عێراق تەعاملی لەگەڵ دەکە ئەمە بەشێکە لە پێکاتەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دروست بێ بەو شێوەیە ئاوا دەبێ و جگە لەوەش کە لە بەردەمی مەترسی کەدایە کە هەرێمی کوردستان ئێستا لە ژێر فشاردایەوە لە کێشەی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان حکوومەت دروست دەکا حکوومەتی شەراکەت لەگەی چێتی نیشتیمانی کوردستان دروستێکا کە ئێستا گرفت و کێشەی گەوریان لە بەیندایە و بە تاکیدیش هیچیان بەتەنیا ناتوان حکوومەت دروست بکات تا ئێستا کاریان لەسەرەوە نەکردو هەرێمی کوردستان یەک پارچە بێ یەک حکوومەت بێ یەک ئیدارە بێ لەسەرەوە کاریان نەکردووە لە هەموو دابەش بووە لە سەیتەرەکانەوە دابەشە وەکو جاران بەڵام سەبریان لەسەر گرتووە تەعامل بکەن لەبەر بەرژەوەندی هەردوو لایەن بەڵێ ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە باز لە هەڵوێستی کۆمەڵ دەکەین لەسەر مەسەلەی حکوومەتەکە دەگەڕێم وڵای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت لەبێت بینەرانی بەڕێز کاک سەلیمە گەبگەرێن و لای بەڕێز پێش ناوبڕەکە سەبارەت بە هەڵوێستی کۆمەڵ لە مەڕبەشداریکردن لە حکوومەت یاخود نەکردنی بۆچی ئەمڕۆ یەکلا نەکراوە یاخود پێتان وایە هێشتا زووە کە تاکو ئێستا لەلایەن دادگای پێراتچوون و ئەنجامی هەڵبژاردنەکان قبوڵ نەکراوە وەڵام وەک باسم کردکە حەشیم ئەو مەخافەت و مەترسیانە لە بەردەمی هەرێمی کوردستان هەیە بۆ داهاتوو هەم لە جۆری پێکاتەی حکوومەتەکە هەم بەو شارانەی کە بەغدا لە سەری دەکا چکە ئێمە هەندێک شتەیە لە هەرێمی کوردستان کە لە ڕابردوو کراوە بۆی ڕۆیوە لەبەر سومعە و دەسەڵات لە هەرێمی کوردستانە و بەرامبەرەکانیش زەعیف بوون ئێستا بەپێی ئەو دەستوری حکوومەتی عێراقی کەواتە هەندێ وەزارەت هەیە لێرە لەوێ نامینێ و بەپێی ئەو داهاتانەی کە لە بەغداوە بۆی دێ و کۆنتترۆلی داهات لە عێراق دەکرێت ئەو کاتارێمی کوردستانیش ناتوانێت هەموو وەزارەتە چکە ئێمە دابنێت چکە ئێمە لە ڕابردووە دەزانین کە ئەو وەزارەتانەی لە هەرێمی کوردستان دانراوە لەبەر پێداویستی هەرێمی کوردستان نەبووە لەبەرەوە جێکردنەوەی زۆرینەی خەڵکی پارتیوێچێتی لە وەزارەتەکان و وەزیر و پلە و پۆست و نەسریە و سەرفکردنی ئەم پارەیە بووە ئەگەنا هەرێمی کوردستان لە سێ پارێزگا معقول نییە 25 وەزارەتیە بیان سەر وەختێ 40 وەزارەتی هەبووە هەر وەزعیشی خراپ بووە ینی
ڕۆژ بە ڕۆژ وەزعەکەی خراپ بوو. ئێستا ئەم گرفتانە گرفتی ناوخۆیش لە بەردەمی ئایا حکوومەتی بنکە فراوان دەبێت کە لە ڕابردووە فەشەلی هێناوە، ئایا پارتی بتوانێت بە زۆرینە حکوومەت پێک بێنێ، ئایا بۆی دەکرێت دەتوانێت هەردوو دەفەرەکە بتوانێت ئیدارەی ئەو دوو دەفەرە بدا. ئەوە بە تایبەتی پێویستی بە ڕەزامەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگە بە زدی بەشدار نەبێت لە حکوومەت کەواتە ئەوش ناتوانێت و ئەو فشارەکانی تریش کە هەرێمی کوردستان لە بەردەمی ئەم فشار و مەترسیانەدایە کەواتە پێمان وا بوو کە لە ئێستا قسە لەسەر ئەم هەموو ئەگەرە نەکرێیانی لە داهاتووە بزانین ئەم حکوومەتە چۆن دروست دەبێت و دەیانەوێت چی بکەن. ئێمە ئەو کاتە قسەی خۆمان دەبێت بەڵام دڵنیا ینی لەوەی کە کۆمەڵی ئیسلامی ئەم هەڵوێستانەی کە هەیتی و ئەو پرۆژانەی هەیتی بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان ئێمە تاکیدی لەسەرەکەینەوە ئەگەر لە حکوومەت بین یان لە دەرەی حکوومەت بین ئەو کاتە بڕیاری لەسەر دەدەین. زۆر باشە، بەس هیچ قسەیەکت لەگەڵ هیچ قسەیەکتان لەگەڵ لایەنەکانی دەرەوەی کێتی و پارتی کردووە سەبارەت بە مەسەلەی کاری هاوبەش بە مەسەلەی ئایا بەشداری ناکەن بەشداریەکەن لە حکوومەت هیچ بەرنامێکی وا لە ئارادەیە لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە؟ وەڵام بە تاکید ڕاگۆڕینەوە دەکرێت دوای بەڵاوکردنەوەی نەتیجەی هەڵبژاردنەکان، بەڵام لایەنەکانی تریش بە تاکید پێدەچێ ینی ئەوەی کە جاران پرۆژەمان هەبوو و پرۆژەی چاکسازی هەبوو و فشار زیاتر بوو بۆ ناو حکوومەت کە ئێمە لە ڕابردوو بەشدارمان کردم و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر و شەش پاکێزە کە هیچی جێبەجێ نەکرا. ئەمەش گرفتێکی گەورەیە کە هەر لایەنێک بیوێ بەشدار بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی قەنەعەتی جێبەجێکردن بۆ ئەو پرۆژەی کە هەیە زۆر زەعیفە نایکەن، ینی پرۆژەکە لەبەرەوە یەکسەر تووشی شکست دەبێت لەم حکوومەتەوە ئەو حکوومەتە بۆ خۆشیان لە ناوخۆیانە ینی ئەم گرفتیانەیە کە بەس ئەمان زۆر گوێ نادنێت کە ئەرێ چ دەبێت چ ناکرێ بۆ خۆیان بڕیار بۆ خۆیان دەدەن، بەڵام وەکو حکوومەت و خزمەتکردنی خەڵک و لە ئاستی پێداویستیەکانی خەڵک بێ ئەو بە تاکید دەوەشتیوانە کراوە یەکە لە ڕابردوو ئێمە دەبینین تا ئێستا لە ماوەی 27 ساڵەیە خەڵکی هەرێمی کوردستان سادەترین خزمەتگوزاری پێ نەگەیوە، یان ئێستاش گرفتی ئاوی هەیە، کارەبای هەیە، موچەی هەیە، یعنی ئەمانە لە هیچ دنیاکانی هەر پێی بڵێ حکوومەت حکوومەت موچە دەدا، هەر پێی بڵێ حکوومەت کارەبات دەداتێ. یعنی ئێمە ئەگەر تەمەشا بکەین لە پەنجایەکان و شێستەکان ئەو شوێنانی کارەبای بواتەوە پێویستی بە مۆلیدە نەبووە، گەنا حکوومەت مۆلیدەی بۆ دانەوە. ئێمە گەڕێوەتینەوە 6 ساڵ پێش ئێستا کە ئێستا مۆلیدە لە گەڕەکان کارەبات داتە خەڵک. ئەمە هەر ینی زۆر عیبە بۆ هەرێمی کوردستان و بە خۆرچی هەرێمی کوردستان کامەی قبول بێ. ئێزا تو ئەگە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بڵێ من پرۆژەم هەیە دێم چاکسازی دەکەم، ئێمە گەر تەمەشا بکەین لە سەرەتایە یەکگرتووی ئیسلامی کوردستان باشترین وەزارەتی وەرگرت کە کارەبا بوو ساڵێک نەیتوانی ئیدامەی پێ بدا لەبەرەوە هیچیان بۆ نەکرد، دەمێ گازیان لێ دەبڕی دەمێ غازیان لێ دەبڕێ کارەباش بەو دوانەی شەکە ناچار وەزیرەکە دەستی لە کار کێشایەوە کە نەیتوانی. بەڵام ئەوان ئەجا دوایی کە دانە وەکیل وەزیرە وردە پێیان بەڕێ کرد و یعنی ئەمە تەعاملی لایەنی دەسەڵاتە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە کە بێ بەشدار بێ لەو حکوومەتە. ئێمەش بەڕاستی بیر لە هەموو ئەوانە دەکەینەوە بەڕە بە هەموو ئەگەرەکانە بەشداری حکوومەتێک ناکەین کە نەتوانێت خزمەتی ئەم خەڵکە بکە بە تاکیدیانی. ئێمە بەو پرۆژانەی کە هەمانە ئەگەر بەشدار بین دەبێت 100% پرۆژەکان جێبەجێ بێ و خزمەتی خەڵک بکە، ئەگەنا بەشدار نابین. بە بەشداری ئێمە بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە، بۆ پلەپۆست و پارە نییە کۆمەڵی ئیسلامی چەند حیسەی دەبێت لە حکوومەتیان چەند بەشدار دەبێت، بەڵام هەموو ئەوانەی کە هەمان ئەم دەسەڵاتە چۆن لە ڕابردوو کوردمانە هەموو جۆدی خۆمان سەرفەکەین بۆ خزمەتی خەڵک. یعنی ئێمە هەر لەسەر ئەوە نییە کە بڕین ئۆپۆزیسیۆنین یان هەر لەوەی کە بەشدار بین پێگەمان هەبێ ئەو کاتە بەرژەوەندی خەڵک بەلانێن شتیوان نابێ و دڵنیای هەموو خەڵکیش دەکەینەوە. زۆر باشە، بە سپارت بۆی کە دیدارتان هەیە لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ لایەنەکان لەسەر دۆخی هەرێم لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان؟ بە تاکید ئەو لایەنە دیدار دەکرێەوە، سەردانی لایەنەکان هەیە، ینی بۆ نمونە بەیانی مامۆستا سەردانی بزوتنەوەی گۆڕاندەکە و سەردانی کەش احتیمالە بکرێ و بینین یەکتر بینین هەبێ. ئەمانە بۆ تاوتوێی بارودۆخی ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان وچکە کا حەکیمیانی ئێمە ئەوەندەی لە خەم پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانی کە ئێستا لە بەردەمی مەترسی و لە بەردەمی گچکەبوونەوە و تەحجیمکردنی هەرێمی کوردستانین، یعنی ئێمە پەیوەندی بە هەمومانەوەیە، بەڵام
گرفتەکە لەوەی خەتایەکە لە ئێمە نییە ئەم دەسەڵاتەوای لێ کردووە ئۆبارەکەشی دەکەوێتە سەر هەموو خەڵک وە ئێمەش لەوە نامانەوێ وابێ دەمانەوێت بەڕاستی بارودۆ خێرێمی کوردستان باش بێ و هەر لە جێ خۆی وە پێگەی بەهێز بێ بەرامبەر هەم بە عێراق هەم بە وڵاتانی دراوسێ ئەو پێگەی کە لە ڕابردوو هەی بووە بەرەو زیاتر بڕوانەک بەرەو کەمتر بەڵام ئەوان ویان کرۆ بەهۆی ئەو هەروێستانی لە ڕابردوو هەیەیان بووە بەهۆی ئەوی نیان توانیوە خزمەتی خەڵکەن هەم خەڵکیان لە دەستداوە هەم ئەو سیخە و متمانەی دەوروبەریشیان لە دەستداوە ئێستا تەمەشای هەروێستی ئێستا بکە لەگەڵ هەروێستی پێش ڕیفراندۆم ئەم هەموو وەفدەی عێراق داهات وەفدی دەرەوە داهات هاوپەیمانان داهات زۆریش پاڕانەوە زۆریش پرۆژیان کارتیاندا دەزێمە کە بتوانین ئیسفادەی لێکەین بۆ ئەم هەرێمی کوردستانی جۆ لە هیچیان ڕانەژیرە ئێستا ئێمە 3 مانگەداوە لە حکوومەتی عێراقی دەکەین چۆنیتی بەشداریکردنمان ئەمان بەیانی حکوومەت ڕدەگەێنن ئەگەر بەشدار بینیان بەشدار نەبین ئەمە پێگەی سیاسی هەرێمی کوردستانە بەڕاستی جێگەی داخە بەو شێوەیە بێ بەڵێ سەبارەت بە مەسلەی ئەمڕۆ ئێوە لە ڕاگەندای ئەنجومەنی سەرکردایەتیان باستان لەوەش کردبوو کە لە کابینەی داهاتوو پێویستە حکوومەت بە زووی سیستەمی پاشەکەوت لابەرێت و مەسلەی گەندەڵی بنەبڕکێ و هەیمەنی حزب لەسەر حکوومەت نەمێنێت پێ دوایە هیچ پاساوێک ینی بۆ ئەوەی کە ئەم سیستەم و سیستەمی پاشەکەوتە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان لەسەر موچەخۆران بەردەوام بێت وەڵام پێم وایە ناتوانن ئەگەروان ئەوەی کەوان وەکو بڵێ بۆ ئەو خەڵکیان دارە ڕاکردووەوە هینیان لە ڕابردووە نەخشیان بۆ شێشاوە ئەوە هەر ئەوە هەردەگرێت ئەوەی کەوان باز دەکەن بەڵام ئەوە ناکرێت خەڵک لەگەر سیستەمی نیوە موچە و ڕبع موسار بەردەوام بێ و خزمەت گوزاری هەر نەبێ هەرچەندە ئەوان وایان کردووە کە وایان پیشانداوە خەڵک بەشدارەوە خەڵگەوانی دێ و ڕێژەی کورسیوان بەرز بۆتەوە بەڵام ئەوە لە واقعی حاڵە ئەوەمان پێ ناڕێت چکە هەرێمی کوردستان هەموو کەس دەزانێت سا ڕبع موچەی هەیە شێوای لێ کردووە خۆ لایانی ئۆپۆزیسیۆن و ئێمەمانان وامان لێ نەکردووە ئەم دەسەڵاتە وای لێ کردووە کارەبای نییە خۆ بەدەست ئێمە نەبووە ئەم حکوومەتە وای لێ کردووە و پێگەی سیاسی کە سەخیوە و هاتۆتە خوارێ ئێمە وامان لێ نەکردووە بۆ دەنگ زیاد دەکە ئەمانە هەمووی ئەوەت پێدەڵێت کە ئەمان بەو تەزویرەی کە کردویانە بە دەنجی دووبارەوانە ڕێژەی کورسەکانی خۆیان بەرز کردوەوە کە ئێستا لافیەوەی پێدەن کە خەڵک متمانەی بە ئێمەداوە باش ئەگەر قەنەعەت دوایە خەڵکە متمانەی پێدای بۆ دەست بۆ تەزویر دەبێت بۆ لە سیستەمی بەڕێوەبردن و حکومڕانیشەوان پێیان وایە کە خەڵک بە هەموو ئەوانەی وان ڕازیە و خەرچیش ئەوەی کە دەنجی پێداون ئێستا بەو شێوەیە کەواتە دەنجیان بەبێ کارەبایی داوە بەوە ڕازی بن و دەنجیان بەوە ڕبع موچە بێ بەڵام ئێمە نامانەوێ وابێ یان ئێمە گوتومانە دەبێت بەلای کەمەوە خەڵک تەسحی ئەوە نەبێ لە داهاتووشە دەواازەی تر کراوەتەوە بۆ ئەوی کە بەیانی خەڵک بچێ شەکووا خۆی لە عێراق بکە داوای موچەی خۆی لە عێراق بکە چکە ئێمە بزانێەوە 6 مانگە حکوومەتی عێراق تەعتیل بووە بەهۆی ئەو تەزویرەی کە کرا نەتواندرا پێک بێ بۆی بارودۆ خێرین بەڵام دوای پێکێنانی خەڵک داواکاری هەیە ماداموان ڕێ لە نەوت و مەتار و ئەم دەسەڵاتانە بگرن بە هەمان شێوە خەڵکی هەرێمی کوردستانیش داواکاری لە حکوومەتی عێراقیە کە بەلای کەمە موچەکەی بۆ تەواو بکە ئەو موچەی بداتێ ئەنجا ئەوان چۆن لەگە پارتی یەکێتی پێک دێن و داوای چی لێ دەکەن بەڵام ئەمە ئیستحقاقی خەڵکە لەسەر ئەساسی ئەو دەستورەی کە لە عێراقایە یعنی ناکرێت ئەمە معاملە بە موچەی خەڵکو بودجە و قوتی خەڵکەوە بکرێ بەو ڕێژەی کە هەیە ئەمە چۆنی چارەسەرەکەن حکوومەتی عێراقی تیای بەرپرسیارە و هەرێمی کوردستانی ژەگە بخۆی چارەسەری نەکە ئەو کاتە خەڵک لەوەی پەنا بۆ حکوومەتی عێراقی بەرە لە ڕێگەی ئەو نوێنەرانەی کە هەیە لە بەغدا بەڵێ کاتمان کەماوەگە بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان دێ سوپاس دەکەین بەس بە بۆ چوونی بەڕێز دەم کابینەی نوێ کە پێک بێنرێ کابینەی کە لە بەردەم ئاستەنگی زۆر داوەکەوەی بەڕێزت باست کرد ئەگەریە کە کێشەی نەوت دوای پێکێنانی حکوومەتی عێراقی سەرهەڵبدا ئایانە هەرێم بەردەوام دێ بم شێوازە مەسەلەی ئەو گەمارە و دیبلۆماسی کرە سەر هەرێمێک کە ئێستا وەکو پێویست بەرپرسانی وڵاتان سەدای ناکەوە مەسەلەی کێشەی ناوخۆی کێتی و پارتی ئەمان هەموو ئاڵنگاری بربەستی گەورن پێ دوایە لە بەردەم پێکێنانی کابینی نوێ بەتاکید ئەمانە هەمووی شتی زۆر گەورن و لەوەش مەترسی دارتر هەیە ینی چکە ئەوان ئێستا حازرن بۆ ئەوەی کە ئەگەر حکوومەتی هەرێم زۆر بە چاچی پێکنێەوە نەتوانێت خزمەت بکە سیستەمی محافظات بێتە گۆڕێ ینی ئەوش ئەگەرێکی نێزیکە ئەگەرێکێتی و پارتی پێکنێن لەسەرەوەی کە ئەم سنووری هەرێمی کوردستانە کە ئەوان ڕسمیان کردووە ئیتفاقیان لەسەر کردووە کە هەر ئەو سێ پارێزگا چوار پارێزگا دەگرێتەوە لە دەستدانی نیوەی خاچی هەرێمی کوردستان
بۆ ئەو تەعاملەی وان لە ڕابردوو کردیانەوە بۆ ئەو کارتانی کە لە دەستمان بۆ سووتاندیان ئێستا ئەم سێ پارێزگا ئەم چوار پارێزگا چۆن تەعامل دەکا ئەگە بە باشی تەعامل نەکا لەگەڵ هەرێمە بەپێی ئەو دەستورەی کە هەیە و بڕیاری لەسەرداوە چکۆ کۆمەڵە بڕیارەیە هێشتا نەدراوە بەڵام دادگام پێم وایە چاوەڕێی دروستبوونی حکوومەتی عێراقی دەکا ئەو کاتە ئەو بڕیارانشی بۆ یەکلا دەکاتەوە بۆیە ئەم بڕیارانە یەکلا بێتەوە ئەو کاتە دەستی عێراق کراوەتر دەبێت لە مەسلەی هێزی پێشمەرگە ئەمە بڕیاری کەیە بۆ ئەوەی دیسان ڕێخستنی هێزی پێشمەرگە ناکرێت بەو شێوەیە بێ کەواتە ئەوەش ئەگەری کەیە کە ئیتفاق لەگەڵ هاوپەیمانانیش کرابێ بۆ ڕێخستنی هێزی پێشمەرگە بەو ڕێژەی کە بۆیان داناوە کاتە بودجە و موچەوانشی بدەنە هێزی پێشمەرگە ئەوە هەموو ڕێخستنەوەی لە هەرێمی کوردستانە حکوومەتی ناوەند لەگەڵ هەرێما چۆن تەعامل دەکا یانەوەتە بە هەرێمێکی ڕێک و تەعاملێکی شەفاف لەگە حکوومەتی عێراقیە یانەوەتە بە سیستەمی پارێزگا کە لە پێش هەڵبژارنەکانی عێراقشە باس کرایانی بودجیان لەسەرەوە تەزدیقە کرد کە بێتە سیستەمی پارێزگا چکە ئەگەر بە ئازادانە و بە شەفافانە ئەم هەرێمی کوردستانە بەڕێوە نەچێت سیستەمی پارێزگا ئاسانە زۆر باشە بە کورتی سەبارەت بەوەی کە دۆسیە نەوتی هەرێم ماوەیە کە لە دادگای فیدراڵیە بەڵام دواخراوە بۆی مەسەلەی پێکەنانی حکوومەت پێ دوایە دوای پێکەنانی حکوومەتی عێراقی لە بەرژەوەندی عێراق ئەم کەیسێک لا بکرێتەوە بە کورتی بێسپاس دەکەین پێم وایەوە 100% چاوەڕێەوە دەکەن چکە گەر وا بووە بە بەرژەوەندی هەرێم بووایە لەمێژ بڕیاریان لەسەر دەدا بەس بە تاکیل لە بەرژەوەندی حکوومەتی عێراقی دەوە سیستەمی فدرالی شەروایە کاک حەکیمیانی سیستەمی فدرالی کۆمەڵە شتەیە کە هەرێم لە ڕابردوو ممارەسەی کردووە لەوەی لە داهاتوو بەو شێوەیە کە ئێمە لە دەستماندا ئەوە نەبێت دەبێت بگەڕێتەوە بۆ دەستورە و دەستورش بەو شێوە تەعاملی لەگەڵ دەکە ئەگەر لەو فەڕەزنا هەرێمیش بەڕێوی بەرێ دەبێت هەموو بە شەفافانە تەعامل لەگەڵ عێراق هەموو داهاتەکانی لەلای حکوومەتی عێراقی دیار بێ هەم سنوورەکان هەم گومرگ هەم نەوتیش زەتوو بیفرۆشی حکوومەتی عێراقی بیفرۆشە دەبێت دیار بێ ینی ئەوە ناکرێ ئەوان بیفرۆشن و لە خەڵکی هەرێمیش کوردستانیشی بشارنەوە لە حکوومەتی عێراقیشی بشانەوە خۆ خەڵکی هەرێمی کوردستانەوە پەرلەمانمانەیە ئێستا نازانێت چەند نەوت دەڕوا و چەند داهاتێتی وە لەکوێ سەرفەکرێ هەر نەوت دەڕوا هەر دەڵێن قەرزاریشین ئێنازە ئێمە نەزانی ئەو قەرزاری چ بوو بۆ تەواو نەبوو ئەو نەوتەش بۆ دەڕوایانی بەڵێ سەبارەت بە بەشداری کۆمەڵ لە کابینەی عادل عەبدولمادی کۆمەڵ بەشداری دەکات بە پێی ئەوەی کە ئێستا لایەنەکان ینی ئەمجارە هەندێک کراوەتر بەشداری دەکات چکە هەندێکیان بە سیڤی بەشدار دەکەنەوە ئەو کوتلانەی کە هەیە کوتلە گەورەکان لەوێ بەشدار بن پێشتر لەسەر سیستەمی خاڵ بۆ کاتە لەوێ زۆربەی لایەنەکان بەدەستیانە کەوتووە هەرێمی کوردستانیش لە ڕابردووە بە یەکدەنگی ئێمە دەچوین ئەو کاتە ئەو حیسەی هەرێمی کوردستان هەبوو لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان دابش دەکرا بە پێی سیستەمی خاڵ هەندێک زیاتر کەمتر بەس ئێمە هەموو جارە لەوێ شەڕغەدرمان لێکراوە ینی ئەوە کە نەدەما بۆ ئێمەیان دادەنا ئەوە لەوە شەڕ بەڵام پێم وانێ ئەمجارە بەو شێوەیە بێ کە کۆمەڵی ئیسلامی بەشدار بێ بەڵام کابینەکە مویمەوەیە ئەمجارە ڕەنجێشکەی وەرگرتووە و بە شێوەیەکی باشترەوە لایەنی بەهێزی لە پشتە ئەو کابینەیە کە هێزی مختەدا سەدرەکە پشتیوانێکی بەهێزی دەکەن و مەرجەعیەت پشتیوانی دەکات لەوەی کە بتوانێت ئەو یاسانە جێبەجێکا و بارودۆخی عێراق و خزمەتکردنی خەڵک بە لە پێشینەی کاری ئەم حکوومەتە بێ ئەوش بەڕاستیم پێم وایە هەمومان لێی سوودمەند دەبین بەڵێ بە کورتی سەبارەت بە مەسەلەی مافە دەستوریەکانی خەڵک کە شەڕی پێدوای شەڕی ئیکێتی و پارتی ئێستا بۆتە شەڕی پۆست لە بەغدا ناتوانن ئەمجارە هیچ بکەن بۆ مەسەلەی بودجە ناوچە جێناکۆکەکان مەسەلەی پێشمەرگە بە کورتی بێ سپاس دەکەین وەڵام جارە بۆ خۆتان زانن ئێستا ئەو وەفدانەی کە دەچێت یەکێتی بەجیا دەچێت و پارتی بەجیا دەچێت و بە تاکیدیان لەسەر پۆستەکانی خۆیان کردوتەوە و ئەوەشی هەتا ئێستا باسی بودجە و ئیستحقاقی هەرێمی کوردستان کە پێشتر زۆر شەڕیان لەسەر کرد ئێستا ئەمجارە هیچ باسی نەکراوە ئێستا دراوەتە پەرلەمان چۆن 12 بەڵام ئەوەی کە بەلای من پێم وایە وانەوە گرنگ بێ مەسەلەی و داهاتانەی هەرێمی کوردستان و سنوورەکان و ڕێخستنی نەوت و ئەوانەیە کە ئەمان زیاتر بەوە نیگەرانن و جگە لەوەشەوە بەڵام بە هەر جۆرێک بێ کە ئێمە ئیستحقاقمان دیار بێ لە عێراقا پێم وایە خەڵک لەوە سوودمەند دەبێت کە بە پێی دەستور و یاسا حکوومەتی عێراقی ئیستحقاقی هەرێمی کوردستان بە شەفافی بدا و خەڵکی لێی سوودمەند بێ و
ڕێخابەشی لەسەر بێ لەوەی کە شەفا بێ لە هەرێمی کوردستان نەک بدرێتە پارتی وێچێتی بە کەیفخواان سەرفی کەن و لێ پێچینەوەشی لەسەر نەوێت لەوەیە خەڵک پێم وانێ سوودمەند بێ ئەوانە بە ڕابردوو بە قەرزین و قەرزارین و پارەکە لەوێ سەرف بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵگەکانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ